بسم الله الرحمن الرحيم. وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. قشتين تبابي سيم لكتاب أحياء علوم الدين. فرمي الباب الثالث في آداب المعاشرة. فرمي بابي سيم لا آداب كاني هل سكوت كردني جنوبيا ولا قال يكتري. طبعا أما باسی چۆنیەتی شێوازی ژیانیانەکە پێکەوە ژن و پیاو. دوای عەقدی مارەکردن سنەتە چی بکەنیتر، چۆن بژین؟ ئەفەرمێ القسم الأول فيما على الزوج. ئەفەرمێ بەشی یەکەم و بابەتانەی کە لەسەر مێردەکەیە هەستێ بە جێبەجێکردنیان. الأدب الأول الوليمة. ئەفەرمێ یەکەمین ئەدەبیان بریتیە لە ئەنجامدانی وەلیمە. طبعا وەلیمە بۆ خواردن ئەوترێ کە دروست ئەکرێ لە دوای گواستنەوەی ژنێ. ئێمە خۆمان گواستنەوەی پێڵێن لە زمانی کوردیە، بەڵام لە عەرەبیە خۆی دخولی پێوترێ، یان لەیلەة العورس یا یەوم العورسی پێوترێ، بوون بەزاوە. ئیتر لەسەر مێردەکەیە سنەتە وليمة أنجام بدا. أفرمي الوليمة وهي مستحبة. قال أنس رضي الله عنه رأى رسول الله صلى الله عليه وسلم على عبد الرحمن بن عوف رضي الله عنه أثر صفرة فقال ما هذا؟ فقال تزوجت امرأة على وزن نواة من ذهب فقال بارك الله لك أولم ولو بشاة. أفرمي بغمري خواه صلى الله عليه وسلم أنا سيجارته حديثك ئاسەواری زەردایەکی بەسەر دیارە عەبدوڕەحمانی کوڕی عەوفەوە بینیوە. فەرموویەوە چییە؟ فەرمووی وەڵا خێزانێکم هێناوە مارەم کردووە بە بڕێکی دیاری کراو لە ئاڵتون. وەزنی نوا بریتیە لە ناوکی خورما، یعنی بەقەر وەزنی ناوکە خورمایەک ئاڵتون. پیغمبر صلی الله علیه وسلم فرمووی بارك الله لك، خوای پەروەردگار پڕ بەرەکەتی کا بۆت، ئەولم وەلەو بشات. حەدیثەکە لە صحیح بوخاری و مسلمە. فەرمووی وەلیمەیەک بکە، خواردنێک دروستکە، خەڵکی داعوەت کە بۆی خەڵکانی مسلمان لە هەموو چین و توێژەکانە، ئەگەر مەڕێکیش بووە سەری بڕە، یعنی خواردنەکە ئەگەر بە ئەنجامدانی سەربڕینی مەڕێکیش بووە تۆ دروستی بکە و ئامادەی بکە. جابوي وليمة السنة. طبعا وليمة لدواي بون بزاواوا دس بيكا كبوي بزاوا السنة وليمة كبكي كاتي انجام دانكي كي بسرچي هندك لزانان فرمويانا تا هفتيك هندك فرمويانا هتا وكو چل روج هندك تا سيمانيان داناوا هندك تا من دالبونيان داناوا بوشيوا فراوانگیری کتیا هەندێک لە دوای مناڵبوونی شەوەدایان ناوە کەی توانیت. و ئەم وەلیمەیە کە بۆ ژن و ژن خوازیە، عەقیقە بۆ مناڵبوونە، ئەمە جیاوازە. ئەم وەلیمەیە مادام سنەتە بۆ هەر دەستپێکی ژن و مێرد، هەر حەیوانێ سنەت بێ بۆ هەر دەستپێکێک، هیچ ژیانی منداڵێکی تازە لەدایک بوو بێ، هی قوربانی بێ، دەستپێکی ساڵێکی تر بێ لە دوای وەرزی حەجەوە، هی وەلیمە بێ. ئەم سەربڕینە کاریگەری هەیە لەسەر باشترکردنی ئەو ژیانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عەقیقە فەرمێ الولد مرتهن بعقیقته. فەرمێ عەقیقە بکەن بۆ مناڵەکانتان چونکە منداڵ بەسراوەتەوە بە عەقیقەکەیەوە، یعنی بۆی پارێزراو بێ لە شەیطان.
بهمان شێوە بینی ژنومێردی ژەگەرە وەلیمەیە بکرێ ئەو بینی ژنومێردە پارێزراوترە بێ لە شەیطان لە ژیانی ڕۆژانی خۆیانە. جا بۆیە ئەبینین کاتەکەی لە دوای بوون بە زاوایەتیەوە وەکۆی باسمان کرد چەند قسەیەکی تایە تۆر کامێکیان بگری کێشە نابێت و لە مەڕێکیش کەمتر نەبێت چونکە فەرمێ وەلەو پیشات ئەگەر هەر نەبوو بە غەیری مەڕیژەکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خۆی وەلیمەی کردو خورما بۆ جاری وا بوو. جا بۆیە ئەم وەلیمەیە سونەتەوە سونەتیشە خەڵک لە هەموو چین و تەبەقەکانە بۆی بانگ بکرێ بە یەکسانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ خراپترین خواردنی وەلیمە خواردنێ کە دەوڵەمەندەکانی بۆ بانگ نەکرێ و فەقیرەکانی بۆ بانگ ناکرێ. ئەمە سنەتی یەکەم. سنەتی دو ئەو کە هێناوێتیە فەرمێ وتستحب التهنئة فيقول من دخل على الزوج بارك الله لك وبارك عليك وجمع بينكما في الخير. فەرمێ وسنەتە سنەتە پیرۆزبایی بکەی لەو کەسەی کە زەواجی کردووە. ئەگەر کچان چوون بۆ لای بووکێ بڵێن خوا بەرەکەت برژێنێ بەسەرتان مێردەکەشت بە بەرەکەت بێ بۆت بەخوای پەروەردگار نێوانتان پڕ بکە لە خەیر و لەسەر خێرکۆتان بکاتەوە لە دنیا و قیامەتە. ئەگەر چوون بۆ لای زاواژ عینەشت پیاوان هەمان کاری پێ بڵێن بارك الله فيك وبارك الله لك وجمع بينكما في خير. ئەمە سنەتان پیرۆزباییکردنە لە هەردوولا بەم شێوەیە. پاشان فەرمێ وتستحب إظهار النكاح قال صلى الله عليه وسلم فصل ما بين الحلال والحرام الدف والصوت. فەرمێ وسنەتە ئەو نیکاحی ئەعلان بکرێ ئەو نیکاحی ئەعلان بکرێ. طبعا لە شریعەتی ئێمەیە حەفلە و هەڵپەرکێ و ڕەشباڵەک و ئەو شتانە بوونی نییە و حرامە بە هەموو شێوەیە. بەڵام ئەو ڕۆژەی بووک ئەگوازرێتەوە ژنان بۆ خۆیان ئەتوانن کۆ ببنەوە لە شوێنی بووکێ لەوێ دەفلێن و بێ ئەوەی پیاوان گویان لە دەنگیان بێ گۆرانی حەڵاڵ بۆ خۆیان بڵێن. گۆرانی حەڵاڵ گۆرانی حرامنا بە شان و باڵی پیاوە بە ژن و باڵای پیاوە هەڵڵن چونکە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم نەهی کردووە لەوەی کە ژنێک وەصفی ژنێکی تر بکات بۆ مێردەکەی. چ جای لە حەفلەیە وەصفی پیاوە بکەی بۆ هەموو ژنێک ئەو پەڕی حرامە. جا بۆیە گۆرانێکی حەڵاڵ بێ کە باز لە خێر و بەرەکەتی زەواج بکە و باز لە حکمەتی زەواج بکە و باز لە ئافرەتی باشکە و ئافرەتی بۆ خوا سڵحاو بکە بۆ پیا و چ نیامەتێکە و تەرغیب لە زەواج و بابەتانێتیان بێ نەوەک گۆرانیەک ئەنواع فەسادی و زمان پیسی و بەندی ناشرین لە خۆی بگرێت و دیێڕی ناشرین لە خۆی بگرێت. ئەبەم شێوە ژنان ئەمە پێوترێ خانە بەندان لای خۆشمانەیکەن. عادەتەن کچان و ژنان کۆ بنەوە لە ماڵی بووکێ و دواتر کە سوکاری کچەکە بووکەکە تەسلیمی زاوەکەکەن وەڕۆ. ئەمە شتێکی طبیعیە، ئەمە حەڵاڵە، تر غەیری ئەوە حەڵاڵ نییە. و پیاوانیش لە ناو مزگەوتە ئەعلان ئەکرێت کە فڵانە کەس کچی فڵانە کەسی هێناوە تاو هیچی تر. جا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ جیاوازی نێوان حەرام و حەڵاڵ بریتیە لەوەی لە دەف بدرێ و بەڵام ئاشکرا بکرێ. پاشانە فەرمێ الأدب الثاني ئەدەبی دووەم. ئەمانە هەمووی سنەت بوو لە دوای مارەکردن و گواستنەوە. أدب دوم فرمي حسن الخلق معهن واحتمال الأذى منهن قال تعالى وعاشروهن بالمعروف وقال في تعظيم حقهن وأخذن منكم ميثاقا غليظا. فرمي أخلاق جواني لقل جنان أي تدعوا كبرت وما ولا كم رجوت أخلاقي جواني كشان بد. فرميت شنك خواهي برقال فرميتي وعاشروهن بالمعروف ئەوەی لای خوا خوازرا و خۆشویستراوە بەوە ڕەفتارکەن لەگەڵیان سەبر بگرن لەسەر ناڕەحەتیەکانیان چونکە خوای پەروەردگار فەرمێتی ئێوە بە بەڵێنێکی زۆر تند قرس گران وەرتانگرتون لە دایک و باوکیان. پاشانە فەرمێ واعلم أنه ليس حسن الخلق معها كف الأذى عنها بل احتمال الأذى منها. فەرمێت چاک بزانە ئەخلاق جوانی لەگەڵ ئافرەت هەر ئەوە نییە کە عزیەتی نەیت و ناڕەحەتی نەکەی بەڵکو تحملی یاخود سەبر بگری لەسەر ئەخلاقە ناشرینەکانیشی یاخود لەسەر ئەو ڕەفتارانەی کە بێزاری لێ. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ عادەتەن ئەفەرمێ
ئەگەر ڕقتان لە شتێکا بوو ڕقتان لە ئافرەتێک بوو بەهۆی کۆمەڵی ئەخلاقی ئەو بیر لە ئەخلاق جوانەکانی بکەنەوە بەهۆی ئەوە خۆشتان بێ کاڵێن ئەخلاق باسی بەدڕەوشتی ناکەین یعنی کۆمەڵی شتی لێ بۆشێتەوە کە پیا و پێی ناڕەحەت بێ یەکنا باسی بەدڕەوشتی فاحیشە و بێخلاقی ناکەین لەو کاتەیە کە تۆ ئەو شتانەی بێزاری لێی باشە بیریشتە باشەکانی کەرەوە ئیتر تەحملی ئەکەین باشا فرمي والحلم عند طيشها وغضبها اقتداء برسول الله صلى الله عليه وسلم فرمي يكي لو أنا بديت يلوي كصبر بقري كاتي وتورابه كاتي وتورابه وصبري لسر بقري كاتي بلاكا كاتي هلاشي تو لسر هلاشي وبلاي أو تو صبر بقري فرمي شون بيغمري خوا صلى الله عليه وسلم وأبو لقل خيزان كاني فرمي فقد كان أزواجه تراجعنه الكلام وتهجره الواحدة منهن يوما إلى الليل فرمي شو بيغمري خوا صلى الله عليه وسلم هندي جار هندي لجنكاني قسان لقسا كردو هندي بياوه يجن بحيت شي قسا لقسانا كاشتيوانيه جناني بيغمر صلى الله عليه وسلم قسان لبيغمر صلى الله عليه وسلم كردو توچيت خو بچي زاني بالا جنكاني بيغمر صلى الله عليه وسلم كبيغمر صلى الله عليه وسلم شتيكي فرمو جاري وابوت يعني وانيه هايكين بس وكو شي وانو توكو تشريع نعم تشريع ناد شرعكي خوارت كانوا لي بلكو تبعتي خوان وجنو مرداري زور اعتيادي بوا لقسي بيغمر صلى الله عليه وسلم قسبك فرميتي يوبخون ترينا حزم لي فرميتي هسه برو اوبك فرميتي جاري توزيك هيك معنى اعتيادي وفرمي هيان بوا يكشو يقرج بكاملي هجري بيغمري كردو صلى الله عليه وسلم يعني قسي لقلا نكردوا يقنا خزمتي وشتي هر كردوا بەڵام قسەی لەگەڵا نەکردەوە نەشی ئەشتووە دەسی بۆ بەرنزیکی بکرێتەوە هەتا شەواش بۆ تۆ لەگەڵی ئەمە هەردووکی لە حەدیثی صحیحی بوخاری مسلمە هاتووە بە تایبەت ئەوەیان کە حەفسە خاتوون ئەیگێڕێتەوە ئەفەرمێ باوکم ئەچێتەوە ماڵەوە یعنی مامی عومەر خێزانەکەی لالوتە لێڵێ بۆ لالوتی لێ مەڵێ قەیچێکە با لالوت بم لێ خۆ کچەکەی تۆش لالوتە بێ لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ چۆن شتی وابێ فەرمێ وەڵڵا بووە ئیمامی عومەر دێتە دەرەوە لە ماڵەوە لایەکی کەواکی لەبەر نەکردو خۆی گەێنێتە ماڵی 7 ساڵی ئاوەرە ئەوە تۆ لالوتە بی و دەنگدابری لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەڵێ فەرمێ ناترسی خوا غەضەب لە تۆ بگرێ بەهۆی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕاکەی ناترسی خوا تووڕە بێ بە تووڕوبەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم غەضەب لە تۆ لە باوکە بگرێ فەرمێ نەخێر ئەوە شتێکی ئاساییە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشی بطبيعي وريقري بويتو لبيغمر صلى الله عليه وسلم زياترني دوابة بطبيعي ورقرا وكان صلى الله عليه وسلم يقول لعائشة إني لا أعرف غضبك من رضاك قالت وكيف تعرفه قال إذا رضيت قلت لا وإله محمد وإذا غضبت قلت لا وإله إبراهيم قال صدقت إنما أهجر اسمك فقط أفرمي وهم جار بغمر خوا صلى الله عليه وسلم بعائشة خاتون يفرمو زانم كي رازيت وزانم كي نارازي فرمي بغمر خوا صلى الله عليه وسلم شون زاني فرمي كاتك كترابي علينا بپرستراوكي محمد صلى الله عليه وسلم كاتك تورنابي كاتك كلام بيزارني تو تورني دلم علي سيان بخواي محمد بلام كاتك كلام توري علي سيان بخواي إبراهيم فرمي بغمر خوا صلى الله عليه وسلم راستكي تنهانا وكت هجركم خذي خذ هجرناكم قد اشتواناكم بويا مشتيكي طبيعي بو بيا بعقل بي بيزاني بسر بيغمري شاهاتو عليه الصلاة والسلام وزور بي طلاقي امرو بداخه ولا مشتانو سد شاوا اقري بيغمري خواه صلى الله عليه وسلم وكي شكاني مالي خوي چاره سر كردو بصبر وبحلم وبحكمة خلق يقين ازاني بوشي وچاره سريكا فرمي الأدب الثالث أما أدبي دوم وأدبي سيم أن يزيد على احتمال الأذى المدابعة والمزح والملاعبة فهي التي تطيب قلوب النساء وقد كان رسول الله صلى الله عليه وسلم يمزح معهن وينزل إلى درجات عقولهن في الأعمال والأخلاق حتى روي أنه كان يسابق عائشة العدوى فسبقه يوما وسبقها في بعض الأيام فقال هذه بتلك أميش أبو داود ونسائي جرانته صحيح فرمي أدبي سيان بريتيا لويكا جگە لەوەی تەحملی هەڵەکانیان بکەی کە لەیانەوە شێتەوە بە هەمان شێوە ڕووبەڕووی هەڵەکانیان بیتەوە بەوەی کە
قسەی خۆشیان لەگەڵ بکەی گاڵتە و گەپیان لەگەڵ بکەی یاریان لەگەڵ بکەی تاوەکو دڵیانەوە قلە بگرێت چونکە فەرمێ هەندێک جار بە سوعبەت و قسەی خۆش دڵی ژنان دامەزرێ ئۆقراگرێ فەرمێ هەندێک جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوعبەتیە کرد لەگەڵ ژنەکانی و لە قسەکردن و ڕەفتارەدا بەزیە ئاستی عەقڵی ئەوانەوە بۆی هەز نەکەنەوەن لەگەڵ کەسێکی نامۆیان و هەندێک جار مسابقەی لەگەڵ عایشە خاتوونە کرد پێشبڕکەی لەگەڵ عایشە خاتوونە کرد و فەرمێ جارێکیان عایشە خاتون لێی بردەوە دوای عایشە خاتون کە گۆشتی گرت و تۆزێ قەڵە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوی بردەوە فەرمی ئەمە بەویتریان ئەوە یەک بەیەک دەیوەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ شێوە وەرزشەکە لەگەڵ عایشە خاتون و یاری سوعبەتەکە خۆی ئێمە ئەمڕۆ لەگەڵ خێزان ماناوا بکەین خەڵک وەڵا حیا و شەرەفمانە بە و ئەوەی پێی بکرێ و پێی بوترێ لەبەرەوەی خەڵک جاهیل بۆ بەدینەکەی وازانە دین ئاوا شتێکی وشک و ڕق و بڕواتەوە ماڵەوە لەگەڵ ژنەکەی ئەوە دانیشە و ئەڵە چی ژنی عرب نیعمەتە بەرەکەتە قاچە خاتە خۆیا و نازانژین بۆ تۆ خزمەتکارێنی یا ژنێنی ئەوەتە تۆ دایکێگەێنی بۆ مناڵەکانت یاخود کەسێگەێنی تۆ وەکو کیسرا و ڕۆمدانیشی و خزمەتێک ناخێر برا بۆ لەسەکە ژن ئەخلاق و دینی هەبوو تربێتی مناڵی بۆ دای ماڵی بۆ بەڕێوە بردی میوانی وەڕایی کردی تەواو ئەبێ ڕێزی تەواوی لێ بگری و باش بکە. وقال صلى الله عليه وسلم أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا وألطفهم بأهله. پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي أو كسيك إيماني طاو كاملا لنا وإيمان دارانا ياخد كامل ترين إيماني هي لنا وإيمان دارانا أو كسيك جوان ترين أخلاقي هي ونرمونيان ترين برانبر بجنو مالو كسكاري. غمري صلى الله عليه وسلم كاتشي يسأل من بلا فرميتي على وجهه على صوته احمر وجهه اشتد غضبه كأنه ينذر جيشا فرم بيغمر صلى الله عليه وسلم كاتشي يسأل من بر توربوني زيايا كردنجي برزبيو دا مشاي سورة بيو والجيش يجين زارك ولم كاتشي ومالو عيشة غادونا فرميتي كان يكنس ويخط ثوبه ونعله كاتو مالو فرمي قسكيشي يدا زور جار مالكي باكدو واجلي خوش يدوريو نعلي خوش يدوريو أو بياوة أو قاعدة قورية أو بيغمري خوا عليه الصلاة والسلام لمالو هاتوا قوينا كربشتيكي زوار زخم بسر كسوكاريو بسر جنكانيو آمادنا بي هجاو كاري كامك ويفرمي وقال صلى الله عليه وسلم خياركم لنسائه باشترين تان أوانا كباشترين بوجنكانيا. ووصفت أعرابية زوجها بعد موته فقالت والله لقد كان ضحوكا إذا ولج سكيتا إذا خرج آكلا ما وجد غير مسائل عما فقد. فميك لدشتايك يقان وصفي مردكي كردو بباش كاتك مردكي مردو فرميتي سين بخوا كاتك هات مالا ودم ببيكنين بو لقل مانا كاتك درجو بيضنقو بعزت بو هر شتێکمان بۆ دانایە لە ماڵەوە ئەی خوارد و بە دوای شتانە ئەڕۆی داوای بکات و لەکۆڵینەوەی زۆری لێ بکە. پاشانە فەرمێ وقال عمر رضي الله عنه مع خشونته ينبغي للرجل أن يكون في أهله مثل الصبي فإذا التمسوا ما عنده وجد رجلا أفرمي وجد رجلا أفرمي واباشا بياوك أتشيته مالو وكو هرزكاري لقل جنكي رفتارك وكو هرزكاري نقب عكسه وكأتشيته مالو زوري كتبوين معاه بنا وبان خوازو بنا ومصاي عيني اشتيان لبرد اسمانا أتشيته ناو كتشانو أبي بصبي أبي أكاني سعبت قصي خوش زوج دز بازيو ها شبل اللي أنو بزمو فليمو ئەمشتانە لەگەڵ کاچێتە ناو ژنان و کچانی بێگانەوە کێتەوە ماڵەکەی خۆی دەمولوتە بەیەکە و لێیانە بێ بە ئیمبراتۆر چێتە ناو بێگانەکان ئەوانەی حرامە بۆیان بۆی بچێتە ناویان لەوێ بێ بە سەبیە بێ بە هەرزەکان یێتەوە ماڵەوەی بە ئیمبراتۆر فاشل چاو لە دەر داوێن پیس تۆ بێعکس بی ئەبێت لە ماڵەوە هەرزەکارە بی لەگەڵ ژنەکەی خۆتا بۆی هەسکا لەگەڵ پیاوە چونکە فەرمێ وجد رجلا کە بۆ شێوە بووی مامی عومەرە فەرمێ ژنەکە هەستەکا پیاوی هەیە
بەڵام کاڵا هاتەوە ماڵە خۆی کرد بە ئیمبراتۆر لێ و بێنیازی خۆی لە ژنەکە پیشانەوەڵا ڕێز ناکا پیاو لە ماڵی وازانی بۆ بەڕێزە بیلای ژنە بێ ژن هەستکا پیاوی لە ڕووی جنسیەوە لە ڕووی تەعاملەوە لە ڕووی هەڵس و کەوتەوە بێ بە هەمووی هەستکا پیاوی ئیگنا بە پیاوە دانانێت دوای گەڕێ بە دوای پیاوە بۆیە نەچی وا بکەی لە دەرەوە بۆ ژنی خەڵک پیاوبی لە ماڵەوە بۆ ژنەکەی خۆ ژنبی جا بۆیە ئەفەرمێ کەوا بوو ئەوە ژنەی بینێ کە پیاوە. الأدب الرابع أن لا يتبسط في الدعابة وحسن الخلق والموافقة باتباع هواها إلى حد يفسد خلقها. قسەی خۆش و گاڵتەوکە بوو یاریش لەگەڵ ژن سنووری خۆی هەیە ئەبێ سنوورەکەی پارێزراو بێ بۆیە فەرمێ زیادە ڕەوی نەکا لە یاری و سوعبەت و قسەی خۆشە لەگەڵ ژنەکەی بە شێوەیەک ژنەکەی چی بوێ پێی بکە و دواتر ئەخلاقی ژنەکەی خۆی تێک بدا و زاڵی کە بەسەر خۆیان سواری کە بەسەر خۆیان زۆر کەس ئەمڕۆ گەشتوێتەوە سنوورە زۆر کەس ئەمڕۆ گەشتوێتەوە سنوورە لە دەست دەرچووە سوکانی بەدەست ژنەکەیەوێتی چی پێ بوێ پێیەکە و چی پێ بوێ پێڵێ بۆ کوێشی بوێ بە ويسقط بالكلية هيبته عندها بطواوي هيبتي خوي بدزبة لبرامبر جنكا بل يراعي الاعتدال فيه بلكو هول بدا وسط بينه وبين هم باشو دم بخندو قسي خوش وسعبت شيبه وهم هيبته شخصياتي خوشي ببارز فلا يدع الهيبة والانقباض مهما رأى منكرا بهيت شيوية كمنكري دي ناراحتي دي وازن هيبته تندي خوي نهيني تند بيته ولا سر خرابة كاريو لسر منكر بيا شرعي هيبتي خوي بارز لسر ولا يفتح باب المساعدة على المنكرات البتة بهيت شيوية درقاي خرابة كاريني ولا بكريته ولا مالك بيا شرعيني ولا بيت مالك بل مهما رأى ما يخالف الشرع والمروءة تنمر وامتعض هر کاتی هر شتی بینێ لە ماڵەکەیە کە پێچەوانەی شەرع بێ تووڕە ببێ وەکو پڵنگی لێ بێ لە ماڵەکەیە تەنەممەڕە یعنی وەکو پڵنگ تووڕە بێ بە هیچ شێوێ قبوڵی نەکات چونکە ژن بەوەی تر جورئەت ناکا کە جارێککە دەست بۆ بەدڕەوشتی بەرێەوە ئەگەر دەستی بۆ بەدڕەوشتی بێت دەستی لێ بێتەوە لێ نەیەوێ بۆچێتی ئافرەتی بەدڕەوشت بۆ چییە لەبێ بەداخەوە وەڵاهی ئافرەت هەبووە یعنی وتێتی پیاوەکەم ئەوەندە لەگەڵ خوشکەکانم سوعبەت و ڕووی خۆشە و گاڵتەوگە پەکا وتومە خۆزگەیەک سەعات لەگەڵ من وابوو بە هەموو تەمەن یعنی بۆ ژنەکەی وانێ بەڵام بۆ ژن خوشکەکانی وایە پاشان فەرمێ وعلى الجملة فبالعدل قامت السماوات والأرض فكل ما جاوز حده انعكس إلى ضده فەرمێ بەگشتی زەوی و ئاسمانەکان بە هاوسەنگی وەستاوە هەر شتێ زیادە ڕەوی تیا کرا و سنووری خۆی بەزان ئەو وەختە لە بریەوەی بێتە سوود بە زەرەرەشکێتەوە پێچەوانەکەی بەرهەمیە فينبغي أن تسلك سبيل الاقتصاد في المخالفة والموافقة وتتبع الحق في جميع ذلك لتسلم من شرهن بويبا وباشا فرمي الريقي وسط بقري اقتصاد بكي يعني كرتراوي بكي لهندك مخالفاته ولا هندك يج موافقاته بالطوائف بتشلنكي وهو البي لها مشتكى لسنوري شارعنا شي تدرور لعاني حق بقري بوي سلامت بي لشر جنان فإن كيدهن عظيم چونك براسي فيالو طلقي وان زور قوري فيالو طلقي جن زور قوري بخوا قسم ئافرەت هاتووە کێشەی خۆی باس کردووە ئەو مێردەی کردووە بە شەیطان وای لێ کردووە سوێن بەخوا لەو دەقەیە یعنی لە دڵی خۆ ماموو دەمە برای نییە کەسی نییە و مێردەی تەمێکە وەڵی خۆزگە کەسی منە بوو با من مێردەکەیم تەمە بکردا دە دوایی کە مێردەکەیم دیوە پەنا بەخوای پەروەرد کرد ئەم شەیطانی بۆ هێناوان پیاوێکی فەقیر و پاک و ڕێک و پێک و بە ئەخلاق و بە دین ئەم ژنە دەمی لەسەری نەوەستاوە وهي براسي كيان لطلق بازي طلقوا في الله ساقطة شتيوان هي بعقليج بشرقاناته ويا خوي برقارة فرمينا كيدهن عظيم في الله طلقان زور قورة وقرانا باشا نفرمي والغالب عليهن سوء الخلف
خلق واگەر مەجال بەی بەد ئەخلاقی زۆر زوزاڵە بێ بەسەریانە بەد ئەخلاقی زۆر زوزاڵە بێ بەسەریانە بۆیە سەعدە فەرمێ لەناو سەحابەکانە ئەگەر بڕۆمەوە ماڵەوە پیاوێک بینم لە ماڵەکەمە ئەیکوژم سەحابەکانە میاڵن چۆن قەتڵەکەیە لە خۆتەوە چۆن شتی واکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دێتە ناوە فەرمێەوە چییە فەرمون وەڵا سەعد واڵێ ڕێ عەجایبتانە لە غیرەی سەعد سیرتان لێدێ لەو غیرەتەی کە هەیەی بۆ سەر ژن و ماڵ و مناڵی سوێن بەخوا من لەو بەغیرەتترم منیش بڕۆمەوە ماڵەوە کەسێ ببینم لە ناو ماڵەکەم ئایکوژم ئەوە حەقیقەتە پیاوە بێ وابێ ئەفەرمێ سوێن بەخوا بڕۆمەوە ماڵەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێ ببینم لە ناو ماڵەکەم ئایکوژم بەبێ پرسی خۆم چوو بێتە ژوورەوە وا فەرمێ خوای پەروەردگاریش لە هەموو کەسێ بەغیرەتترە بۆیە بێ ئیماندار بەغیرەت بێ هەر بۆیە خوای پەروەردگار فاحیشە و بەدڕەوشتی حرام کردووە لەبەر غیرەی خوای پەروەردگار جارێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم پشتی خوڕێنە بە ئاسنێک لە حەوشا بێ هەستەکە کە سێری ناو ماڵەکەی کردووە بەسەر دیوارەکە بانگێک هاڵێەوە سێری ناو ماڵەکەت کرد هەڵێ نەخێرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سوێن بەخوا بزانیە سێری ناو ماڵەکەمەکەی بۆ ئاسنە چاوم کوێرە کردی هەرەوەش نا دواتر چێتە سەر مینبەرە فەرمێی خەڵکی ناگەر کەسێ ئاوا سێری ناموستانی کردی ناو ماڵەوە چاوی کوێرکە نیشتان لەسەر نییە جەبە بەڕاستی سێکردنی ناموسی خەڵکی بە دیار خۆشیەوە لەوێ بێەوە ئەو پەڕی جەریمە و تاوانە عین چاوەڕێ بڕاتە دەرەوە تۆ بۆ تەڵکەوێ ئامادەی بۆ زیناک ئەو چاوەی کە بڕاوەتە ناموسی خەڵکی نەبێ باشترە خەڵک ئەمڕۆ نە ئەدەبی تیایە نە احتیرامی تیایە نە دینی تیایە نە ئەخلاقی تیایە ینی بەلای ماڵەکەت تا سەیرەکە جارێ تەسیری ماڵەکە دەکات خەڵک یە دەرگای ماڵەکە دەکاتەوە لە حەوشەوە تا ناو ژووری ژوورەوە سێ جار سونەتە لە دەرگا بدەیت و نەکرایەوە ئەڕۆیت بۆ نییە دەرگا بکەیتەوە سەرکەوی بێتە ماڵەوە هەزار جار لە شوێنان بووم لە ئیش بووم لە مەشغەڵەت بووم تەلەفۆنم بۆ هاتووە لە کێشە و مەشاکیلی خەڵکا بووم خێزان مۆڵایەکی هاتووە دەرگای هۆڵەکە بکاتەوە چونکە تومەز دەرگای حەوشەشی کردوتەوە هاتوۆتە سەرەوە بۆ قاتی دووەم و ئەوێ مەدخەلەکە بە زۆر بکاتەوە کە دەرگای مەدخەلی ئێمە یەکسەر ناو ماڵەکەیە یعنی مەدخەلی بۆ شێوە نییە مەدخەلێک بێت و دوایی ژوور بێ و دوایی ناو ماڵەکە یەکسەر ناو ماڵەکەی مەطبەخەکەی و شوێنی کە نانی لێ خۆین لێ دانیشین یعنی عیبە بۆتانە مە دینەکەتانە چاوە کوێرکە میچم لەسەر نییە تۆ چۆن دیتە ناو حەوشەی من سەیرەکە لە دەریشەوە سەیرەکی چۆن دیتە ناو حەوشە چۆن ڕێ بە خۆتەیی ئەگەر خۆت ماڵ و مناڵە ئەوە پەروەردە کردو خەڵک بە ئارەزی خۆی هاتوچەی ناو ماڵە بکە من وا پەروەردەم نەکردووە ناڵم بۆیە بەڕاستی نابێ ڕێگە بدەی ئیگنا شتەکان لە دەست دەرەچن بێ هەموو شتێ سنووری خۆی بۆ دانی بە ئافرەتانیشەوە پاشانە فەرمێ ولا يعتدل ذلك منهن إلا بنوع لطف ممزوج بالسياسة فالطبيب الحاذق هو الذي يقدر العلاج بقدر الداء أفرمي وناتواني أو هاوسانجيش بدزبيني لناو مالو منالو باراسنينا مستهتا وكو نرمونياني الرامياري تيكالاوناكي نرمونيان بي بەڵام پەتیش شل نەکەیت و درێژی نەکەی بۆیە فەرمێەوە کەسەی دکتۆرێکی شارەزایە بەقەر دەردەکە دەرمان بەکارێنێ نەک زیاتر لە دەردەکە فلينظر الرجل أولا إلى أخلاقها بالتجربة ثم ليعاملها بما يصالحها كما يقتضيه حالها فەرمێ پیاوە گەبێ دەرمانی ژنەکەی بکە یا عیلاجی ژنەکەی بکە با یەکەم جار تەماشای ئەخلاقی بکە بزانە پێشووتر ئەخلاقی چۆن بووە تەجروبەی هەیە لەگەڵی ئەنجا دووە ئەو با بەپێی ئەو نەزڕەیە و ئەو حاڵەی کە ئەو تایەتی ڕەفتاری لەگەڵ بکە و عیلاجی بکە ئەمە کۆمەڵی ئەدەب بوون ئینشاءالله دەرسی داهاتوە دەبەکانی تر باسەکەین والحەمدولله رب العالمین